ئەمڕۆ پازدەمین ڕۆژی ڕەمەزانە نزیکە بینەوە لە ئەلوەدە ماڵاواییکردن هاوڵاتیان لە شارە جیاوازەکان لە بابلین لە بازارە جیاوازەکان لە هەولێر بەردەوام ئێواران کەلوپەلانەی پێویستنەوەشیانە بۆ بەربانگ وەروها بۆ پارشەوانیش. من ئەمڕۆ لە یەک لە بازارەکانم لە شاری هەولێر شیرینی کەی تایبەت لێرە دروست دەکرێت لەگەڵ وەستایەک قساکەمەوەیش لە شیرینی شام دروست دەکاتن لەگەڵ کامێرەمانم. سڵاوت لێبێت. پێشەوەی بچینە لای شیرینیەکان ئەم حەزکەم بەحسێ جلکێ خۆت بکەوێت. والله ئەوە زەی سووریە شامە زەی باب الحارە سەر هەردوو چاو حیاتی ئەوە خەنجەری هەر باب الحارە چاوان زۆر بەخێبی شیرینیان ینی سەرنجە گەشتیاران بە سووریا ئەو هەیە یعنی دەفرۆشتی بەقلاوە وشتیوانە بە سووریا لە شامەکە ئەو های دەفرۆشتی. بچین بلای بەحسەوەن شیرینیا بۆ مە بکەیت. چه شیرینیەک هەیە زۆر تایبەت بێ لە شام تو لێرە هەولێر پێشکەشی خەڵکی والله کونافە بە بەنیرمان هەیە ئەگە قەتایف سووری بەجیزمان هەیە بە قەیماغمان هەیە بە بەنیرمان هەیە ئەگە زنودە ستمان هەیە بەقلاوەمان هەیە بەسبوسە ئەوە هەموو بەقلاوە سووری یعنی تقریبا ئێستا ئەوە شەربەتە سووری ئەوە بەس بە ڕەمەزانی ئەوە ژەکە سووری لەگەر ئەوە شەربەت ناوی عرەقسوس سووری ئەوە تەرەمەندی سووری سووریە هەموو سووریە. چ شتێکی شیرینێکی شام لێرە خواستی هاوڵاتیان زۆر سەر والله ئەوە بەقلاوە ئەوە هەر لە هەولێر و لە شاممان هەیە قەدیمەکە بس ئستا يعني موضوعك أو يعني إنه تحديثك بأنواعك بموديلك باشتوانة أو سوري يعني سوري أصلي بقلاوة. بازاري چه وقتك باشا رمضان چه مانگێک هاوین زستان؟ والله رمضان الحمد لله باش بو الحمد لله باشوان باشا بهواري باشا الحمد لله الأخوي بزياد بي. الحمد لله. چند سال هاتي هەولێر لێرە یشتکەی؟ والله 8 سال ونيو لێرە یشتەکە لا ئەوە بەقلاوەیە و لە سووریا 10 سال يعني هەموو 8 سال ونيو لە ئەوە بەقلاوەیە شیرین دەفرۆشی. حياتي تساوان بەڵێ ئەوەی بینیتان لێرە مۆستایە هەم بە شێوازی جلوبەرگەکەی سەرنجی گەشتیاران وەرە کڕیاران بۆ خۆی ڕادەچێشێت بە شیرینێکەوە لێرە پێشکەشیان دەکاتن لە شاری هەولێر. بەڵێ بله مراد سپاس بود او زانیاری انتاج او شیرینی خوش کنه حال و داره باوی سوری ده ناظر کرن ام بشن دو که حال و داره مرید گلمه مری واریا تا باش بید کرم که ایرو دو که ولاتی چا افطار خو پیشوازی لده کنو ده تا گوتن و داره ماسی ده تا برجاندن جبوی افطاره کرم که زانیاری جمتنه جین افارته و همو بینرن نارتی باش بیتن از بیشم دیمنه ماسیا کارتی کرن نکل تکریه ونینه زین بله دیاره از لخارنگه هکیمه کو ماسل ویرتنه دروست کردن و فروتن و که دیمنیش دا دیار ماسل سراغری نکتنه بجارتن الویره زین خواسته خرکه دم رمضان دا پشتی دا روزن دست که زیده بویه لسر ماسیان و به تایبت ماسیا کارب کو پتریا بجین خارنگه و جیم فروتن ماسو دروست کردن ماسیان زیدتر ماسی کارب دا خواسته خرکه یعنی خواسته خرکه لسر از زیدتر زانیاریان ج خدا نویر بگیرم یان ای خواه چه دیگه بو چی ماسی کارب لدو که زیادتر خواست سر هی و دم رمضان دا بگشتیم خواست خرکی چای سر ماسی و بوکیش دمیه که دمیت باش بیدن دمیه جی باش خیراتن بو خارنگاتونا یا ماسیا مثلا ماسی بو چی طلبی سروی نوع کاربی هست خوشیاوی دنیات گلکی داده هی به هستیه يعني جبر زاروكاش جبر خزانة زيت الشيء طعام لي قلبك وبو نسبة مزقوفة شوي همين نوع ماسي نايدر شكل نية هاي تصوجت نية هاي من تحشك أبا ماسي كي هاري كاره بو شكلني يخوشه از بجم لدهو که همیه بتریا جین کو ماسی عند فروشن بتنه يعني سرداريت قال ماسي كار بتقال وخواست خلق زيادة سرها از بجم كو بريا حيامه كيجي يعني راو كرنا ماسيان هاد بقى دغاكرن اف يك جواكر بكو بهاي ماسيان هنكي بلند ببيت حتى كان بهاي ماسيان بلند بويا وين تشاوان دفروشن نسبة من عاوي سي هيبن بس اف خارنجي همدانا تني وك مهار رمضان ده هاري كاريك بو خلقي و ظروف خلقي باش نينن هندي بلند ببتن و هم بشين هم بتر هاري كاريا خلقي كاين بيقابل جلن جها مثلا كيلو ماسي دي بيجين 10 و 12 الفيري بتني ب 80 فروشتن قلب بسي وخضروات ونان وآب وترتيبات دوانا أبجي قلق مناسبة شكي مريج حاليا يوم جميدات شوى 7000 أبدي 8000 قلق باشه يعني حتى ردكي بتردي صرفيات بوفيجي باش بتنو وخلك جديد استفادة شركتن ام بيجين يعني جدا مجمر چند حتى چند هين فكرنا وخلق توقع از دكاتب ماس زيادة كيش دمي دا خلق بتن فتاري دا باشي بچا الفيري بتني بودا من فتاريه ام بريكو بيوانديا وردگيرين
و طلبی میتین دلیوری ما هی گهاندن با هر جهتی وکی دی ام گرین بس پشتی جشن انشالله الدهی سپیده تا 11 شبیت خدمت خلکی داره. باشه یعنی حتی چه دمی بری فتاره بیشین خلق تهنو ماسیان دبن باور که مدی هبو طبعا ما مشتريت هين قالتين مستمر ام احتياطي خوار جرين بس دهي تشاركه كي بري بانجي هاتن تشاركه كي ماسينا در كبيت 45 دقيقه خلاص بتن ما هبو ما بو مشان ما دست خالي نزبران تكر 40 دقيقه كيتر ماسي در باسنا بيت بو چيكرني گلکس پاس دست خوش ممنونم گلای صاحب بله جی وکی ابی آماجه بگیری پشتی کو بهای امریکان لدو که بلند بویا 10000 تا 12000 چه سر کارتون امریکا خاص تا خلکی لسرماسی زیادتر بویا چون اگر کیلو بجین ماسی به 7 تا 8000 بیتن لگورگوت ناوی او کو دفروشه اوا یک اگر کو خلق زیادتر ماسی هم بتنک مریشکان اوا ددم که دایجین کو قدغه کردن یعنی راو کردن ماسی هات بو قدغه کردن لدو که لهن جهان بله مری سپاس بوت دنگ مری داویه دا قط بو ام بشن کرکوکی البدره ولاتین کرکوکی برواج باجرندن المزگفت چاوریا فتاره دکن زانیارین زیادتر جمع دیار ایواریا تا باش بیت کرم که تونها ناو مزگفت دی ولاتی چاوا پیشوازی فتاره دکن والله سلاوتان لێبێ دیارە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانە بەشێک لە مەزەودەکانی کەرکووک نیو کاژمێرێک پێش ئیفتار ئێواران لێرە بەشێک لە هاوڵاتیان دێنە مەزگەوتەکە و خواردن ئامادە دەکەن بۆ ڕۆژ و گرانبوون بۆ زەنێری زیاتر هاوڵاتیەکەم لەگەڵایە ئەگەر بیت ئێرە پێم بڵێ لەو تەبان لەو جاوە خەریکی ئامادەکردنی خواردن و دانانی ئەو خواردنەوە ئەو خواردنانی کە لێرە سەرقاڵی ئەوەیە ئەگەر پێم بڵێ مەبەست لە دروستکردنی خواردن یاخود مەبەست لە دانانی خواردن لە کاتی ئیفتارە لە مەزگەوتەکانە چییە؟ پێشتر بە خێراتتانەکەین پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانیەکەین ئێمە لە مزگەوتیا هەم تەقلیدا هەر هەیە لە کۆنەوە هەموو مانگی ڕەمەزان هەموو ئێوارانی لێرە خواردن دروست دەکرێت تقریبا بۆ 100 نەفەر 80 نەفەر 100 نەفەری لێرە نانەخوا کەم ئەندام دێ فەقیر دێت بە حکومەوەی مزگەوتەکەمان ئێمە لەسەر ڕێی عامە و سەر بازاڕەکەشە سەیکەی هەیە مەساڕاتەوە بۆ هەولێرە بۆ ئەمەتخانەیە کاتێکی سیرەکەی کاتی فتارە دێ لە فتارەکەی کات وەڕاتەوە پێچووی ئەم خواردنە چێ دەبینەکە ئەمە هەمووی خێرخوازە هەمووی لای خۆمانەوە سیرەکە هەر کێز ڕۆژیەکێک لە ماڵە کرێت یان سیرەکەی زۆر کات لە مزگەوتیش دروست دەکەین کەس دەبێ تر باوکاری هەموو لامان هەموو خێرخوازان هەموو خەڵکی منتیخەکە و ئەوانەی کە لێرە نوێشەکەن یا خۆیان هەڵەسن بە دروستکردنی خواردنەکە ئیتر کۆیەکەن لەبینی خۆمانە کۆیەکەینەوە تا خواردنەکە دروستکردین خۆش بێ ئەگەر محمودی مسەوەر هاوکارم بێت لە ئێستادا چێژلێنەرەکە خەریکی ئامادەکردنی خواردن وەروە ڕۆژ و گرانیش دێنە ئێرە خواردنەکانیان دەبن وەساسڵە و لێ بێ ئەم ئێوارەیە چیت ئامادەکردووە بە خێراتدانەکەم برای بەڕێزم وەڵا برنج و قەیسی و مریشک و ترەمە ڕۆژانەیە واسولیا و ڕۆژانەمە شتەکان ئێرانە و هاڕاتەڕێەوە ڕۆژانە ئەمان خواردنە یان ڕۆژانە دەگۆڕێ گۆڕێ هەر ڕۆژی شلەکانە گۆڕێ برنجەکە هەر برنجە و شلەکەی تر بەنەوعێتە لە گۆڕێ ڕۆژانە شلەکانە ڕۆژی نەوعەکە کرێ زۆر سپاس دیارە وەکەم هاوڵاتی ئاماژەی پێکرد کە ڕۆژانە لە مزگەوتەکە مزگەوتی خالید ئبن وەلیدا خواردنی 80 بۆ 100 نەفەر ئامادە دەکرێت کە لە نێویاندا خەڵکی هەژار و کەم دەرامەتی تایەوە تا خەڵکی جۆراوجۆری تایەوە و شێوەی ئەم مزگەوتەکانی تری پارێزگاکەروکیش بامان شێوە خواردن بۆ ڕۆژ و گران لە پێش بەربەنگدا ئامادە دەکەن بله دیار سپاس بۆ زانیاریان تا وەکە